خۆشەویستانی کورسادی و سڵاوتان لێبێ لەگەڵ هاوکارانم ئەم شەو بەرنامەی ڕەهەنتان پێشکەشەکەین. داواکارین لە خوای گەورە تاعات و عیبادەتی هەموو لای قبوڵ بوو بێت. خوای گەورە فەرمێت نەوە یادەم ببەخشە پێت دەبەخشمەوە. یەکێک لە خولەفاکانیش ئەفەرمێت کە ئەگەر هەژاری مرۆڤ وایە من بە دەستەکانی خۆمم کوشت. ئێمە لە مانجی ڕەمەزانی پیرۆزین کۆمەڵی قەیرانی کەڵەکەبووی هەرێمی کوردستان وای کردووە کە ڕێژەی هەژاری لە هەرێمی کوردستان زیاد بێت. خاوەن پێداویستی تایبەتەکان خەڵکێک کە کار و مەعیشەتێکی نییە ئەمڕۆ ڕەنگە بەخواستی ئەوە بێت کە بتوانێت ژەمە خۆراکێکی باش بۆ منداڵەکانی دابین بکات، بەڵام بەهۆی هەژاریەوە بەهۆی ئەوەی کە موچەیەکی نیە یان کارێکی وەکو پێویستی نییە کە شایستەی ژیان و گوزەرانی خۆی بێت، ئەمڕۆ لە نەهامەتی و هەژاریەکی سەختدایە. ئەم ئێوارەیە ئەگەر تۆ سەیرێکی ڕێستۆرانتەکانی شارە جیاجیەکانت بکرد بێت، سەیرێکی سفرە و خوانی کۆمەڵ یاخود زۆربەی زۆری ماڵەکانت کرد بێت ڕازاوە بۆ ڕەنگە بەشێکی زۆری نەخورابێ بەکار نهێنابێ، بەڵام ئەی خۆ بێ لە بیرمان بێت سەدان کەس سەدان خێزان ڕەنگەم ئێوارەیە خواردن نەبوو بێت بیخۆن و نەیانتوانی بێت سفرەیەک بڕازێنەوە کە ڕۆژۆکەیانی پێبشێن. بۆیە ئێمە ئەم شەو بەرنامەی ڕەهەند تایبەتەکەین بەوەی کە ئایا دۆخی خاوەن پێداویستی تایبەتەکان دۆخی خەڵکێک کە ژیان و گوزەرانی وەک پێویست نییە و ناتوانێت بژێوی ژیانی خۆی دابین کە بارەوە کارێک بێت و بە تایبەتیش قەیرانە کەڵەکەبووەکانی هەرێمی کوردستان ڕەهەند لەسەر ئەم پرسە تاوتوێی ئەم بابەتە ئەکا بە میوانداری هەریەک لە بەڕێزان بەڕێز ساما حوسێن سکرتێری یەکێتی کەمەندامانی کوردستان کاک سامان سوپاس، هەروەها بەڕێز حاکم ئەحمەد محەممەد ئەمین خێرخواست سوپاس حاکمەرەوە لە ڕانیەوە محەممەد تەها خێرخواست لەگەڵمانە بێەوە لەگەڵ کۆمەڵێک خاوەن پێداویستی تایبەت و کۆمەڵێک خەڵک کاوانیش باس لە معاناتی خۆیانەکەن و بەڵکو هەم بۆ ئەوان و هەم بۆ ئەوانەشی کە نەهاتونەتەوە بەرنمەیە هەمومان بتوانین هەریەکەی لە دراوسەکەی خۆیەوە لە شوێنی خۆی بتوانێت دەستگیرۆی کۆمەڵی خەڵکی هەژار بکە. کاک سامان ماوەیە کە دەرنەکەوتویت و خەباتی مەسەلەن پشتیوانیکردنی خاوەن پێداویستی تایبەتت گۆڕیوە بە جۆرێک. ئێستا لە مانجی ڕەمەزانەیە خاوەن پێداویستی تایبەتەکان لە چه حاڵ و گوزەرانێکدا؟ سپاس کاک زانا، سەبارەت بۆی کە من دەرنەکەوتوم فترێکە لە میدیاکانەوە هەر خۆم حەزم کرد جۆرێک لە تەحەفوز بکەم بۆی کە ئینسان ئەوەنە قسە نەکات ئەوەنە شتەکانی دووبارە نەبێتەوە کە خەڵی گوێی لێ نەگرێ بەڕاستی. دوای ئەوە من ئەو پەیامی کە گەیاندومە پەیامی کەمەندامان و پەیامی خاوەن پێداویستی تایبەتەکان ساڵانێکی دوور و درێژە بە هەموو فشارە جیاجیەکان و بە هەموو سیناریۆ جیاجیەکان و بە هەموو شەکان ئەوەی کە توانی بێتم و ئەوی کە زانی بێتم و ئەوەی کە درکم پێکردی و عەقڵم پێش کابێ بە خەڵکم وتووە کە وەزعی کەمەندامان وەزعی خاوەن پێداویستی تایبەت چۆنە و لە مانگی ئەم ڕەمەزانی پیرۆزەشا کە ئێمە بەردەوامی لە کارە خێرخوازیەکانی خۆمان و دەرگامان کراوەیە هەموو ڕۆژە لە بەیانی تا ئێوارە بۆی کە بتوانین هاوکاری خێزانێکی کەمەندام بکەین پەیامەکەمان گەیاندووە، بەڵام ڕەنگە ئەم ساڵ نەمویست بێ کە ئەو وەزعی کە ساڵانی پێشووتر پیشانە ماوە کە کەمەندام زۆر وەزعی خراپە، کەمەندام دەستی کرۆ بە گریان، کەمەندام هەوە عەرەبانەکەی ژێر خۆی فرۆشتووە، هەبوو دارشەخەکانی فرۆشتووە، حەزم نەکردێ بەو شێوازە دەرکەون بۆی نەڵێن ئەمە کەمەندام ئیستیغلالی کەمەندامی کرۆ بۆ جۆرێک لە سوالکردن بۆ جۆرێک، بەڵام پەیامەکەمان گەشتووە و وەزعی کەمەندامان چۆنە. وەزعی کەمەندامان لە ئێسادا کە ئەمڕۆ 14 ڕۆژ ڕەمەزان تێپەڕیوە 16 ڕۆژی ماوە وەزعێکی زۆر خراپ، هەتا ئێستا موچە نەدراوە لە مانگی ڕەمەزانە، هەتا ئەم لەحزەیە قسە لەگەڵ جەناب تاکەم موچەی مانگ نەدراوە، کەمەندامان بە گیرفانی بەتاڵ ڕەمەزان بەڕێکن و ناشزانین ئەگەر ئەم 2-3 ڕۆژە موچە بێت و ئەگەر موچەکەشمان بێت تەنها 100,000. من لە هەموو تاکێکی ئەم کۆمەلگایە پرسم ئەبێ 100,000 بەشی چی بکە، بەشی ڕەمەزان بکە، بەشی ئەم 100,000 کە موچەی کەمەندامانێ بۆ جەژنیشە و بۆ دوای جەژنیشە هەمومان دڵیان کە پێشەژن موچەیەکی کە نادرێتەوە و بۆ پێداویستی ماڵیشە. بۆیە بەڕاستی وەزعی کەمەندامان زۆر خراپە، خراپتر لەوەی کە وێنای ئەکەن، خراپتر لەوەی کە بیری لێ ئەکەنەوە. ڕۆژانە ڕۆژ نییە ئەوە برادەرەکانمان لێ پرسە زیاد لە 150-225 ڕۆژ وایە 300 کەمەندام یەتە بەردەمی ئەو دەرگایە داوای هاوکاریمان لێکا بە خواردن بێ، بە پارە بێ، حتا بە شەربەتێکی مێوش بێ، حتا بە کیلۆیە شیرینی بێ، بای 1000 لوقمە قازی بێ تۆ بیانێتێ. بەڵام ئێمە سفرەمان بەتاڵە و ڕێکخراوەکەمان جگە لە گەیاندی پەیامەکە شتێکی نییە بماناتێ، هەوە هەنێ خێرخوازی کەم هاتوونەتە پێشەوە، بەڵام ئەوەی لە دەستمان نابێ ئەوەی لە توانامان نابێ ئەی بەخشین، بەڵام کەنەژبوو ئێمە چاوەڕوانی ئەو خەڵکاکەین. بەڵام من یەکشت بە جەنابە بڵێم،
بە تەحەداوە ئەو قسەیەکەم چێش ئەتوانێت بێت بەرامبەرم بۆ سێ ئەو خێرەی ئێمە ئەیکەین لە کوردستان یعنی جۆری گەیاندنی ئەو خێرەی ئێمە ئەیکەین لە کوردستان من دڵنیا دەکەمەوە لە ناو مەکە و مەدینەشتی وا ناکرێت چونکە زۆر بە تەحەدای هەموو وڵاتە عەرەبی ئیسلامیەکانی ژەکەم ئەو خێرانی ئەوانەی کەن یەکەم ئەینێرنە دەرەوەی وڵات نازانن بەکوێ ئەگا دووهەم دەستا و دەست نییە و سێهەم کەمتری کەمەندامی ئیسفادەی لەکا بەڵام ئەو کەسانی کە خێرێنن بۆ ئێمە بە دەستی خۆی ئەیاتە دەست کەمەندامەکە ئەیاتە دەستکیە ئەیاتە دەستکێکێکە هەموو جانی شەلەلە ئەیاتە دەستێکێک کە هەردوو قاچی نییە ئەیاتە دەستێکێک کەمترین موچەی هەیە لە هەرێمی کوردستان و هەشە هەر موچەی نییە ئەیاتە دەستێکێک کە 14 ڕۆژە گۆشتێکی نەخواردووە بۆیە بەڕاستی من داوا لە خێرخوازانەکەم دڵنیا بنەوەی کە ئەو خێرەی ئەدرێ پارەکە نایەتە گیرفانی سامانەوە و من پارەش وەرناگرم و ئەم ساڵیش بەڵێنمانەوە ئێمە پارە وەرناگرین وەرە کەسێک دەوێت دوو کەس دەوێت 100 کەس دەوێت 200 کەس دەوێت بۆت کۆ ئەەکەمەوە لە خەڵکی شەلە لەوانەی کە کەمەندامە لەوانەی کە لەسەر کورسینەوانی کە موچەیان نییە لەوانەی کە وەزیان زۆر خراپە دەستا و دەستبیێرێ ئەبێت تۆ مەمنونی کەمەندامابی کە ئەو خێرت بۆ سادقیە بۆ دڵپاکی ئەگاتە دەستی کەمەندامان بەڵام بەداخەوە وێنایەک دروست بووە بێت تۆ جۆرێک لە پاڕانە و بلیان بپارڕێتەوە بڵێ بە قوربانە بم بە ساقە و بم مردم لە برسا کاکە ئەگەر تۆ خێرەکەی ئەگەر تۆ زەکات کە غەسب بە لەسەرت مەرجێکی شریعەتی ئیسلامە چوارەمین مەرجە لە ئیسلامی پیرۆزە کە ئەبێت زەکات دەرکەی زەکات پێش ڕۆژووە عەفو سێمین مەرجە شایەتمانە نوێشکردنە زەکاتە ئەمجار ڕۆژووە کە تو ئەدێ زەکات دەرکەیت و دڵی خۆت و ماڵی خۆت و سینەی خۆت پاکەیتەوە وەرە بی بەبەخشە کەمەندامان پێم وایە شایستترین کەسن دەستخۆش کاک سامان قسەی زیاتر لەسەرەکەین کاک ئەحمەد ئێوە ئێمە بێکەوە زمونێکمان هەیە کە ئێوە من دەستخۆشیتان لێ یەکەم لەگەڵ هاوڕێکانت کاکە ژار و برادەران هەمیشە دەستی دەستگیرۆین لەم مانجی ڕەمەزانە ئەمەوێ واقعێکی حاڵی خەڵکی هەژارم بۆ باسکەیت و پێویستە ئێمە هەمومان چ ڕاستلەچینێک ڕاستلەچین بەناوی خی گەورە میهرەبان کازانە سپاس بۆ جنابەت دیارێ مسم بەرنامەمان بەیەکەوە کردو الحەمدلله بەرهەمیشی هەبوو خێرخوازان لە دوا بەرنامەکەەوە کۆمەڵی خەڵک هاتوون هاوکاریان کردووە بە خێراتنی و میوانە بەڕێزانە دەکەم خی گەورە سەلامەتیان کە تاعات و عیبادەت هەموو لای قبول بێت دیارە ڕێکخراوی ئێمە ڕێکخراوی ژیانەوە پرۆژەی بەخشین و بەهەش بۆ ماوەی 5 ساڵە کار دەکەین الحەمدلله دەستێکی ئەمینین ئەو هاوکارانی دەگاتە دەستی ئێمە دڵنیا بن لەوەی دەگاتە ماڵە هەرە مستحق هاژارەکان ئێمە کۆمەڵە ماڵ شک دەبین بەڕاستی خەڵکانی تر پێی پێ نابن لەبەرەوەی حاڵیان زۆر خراپە ئێمە تیممان هەیە لە شار و شارۆچکەکان بەدوادەچوون بۆ هەموو ئەو ماڵانە دەکات کە مستحقن تەنها لە ماوەی خولێکەکە ئەگەر بتوانم کار و چالاکیەکان باز بکەم کازانە تا ئێستا ئێمە 58 خان و کلیلەکەیمان تەسلیم کردووە 5 خانومان دەست پێ کردو کە ئیشەڵڵا لە مانگێک دوو مانجی تر تەواو دەبێت هەروەها ئێمە توانیمە تا ئێستا چەندان خەڵک بخینە سەرکار و کار و کەسابەتی خۆی هەبێت تا ئێستا 200 نەخۆشمان لە هەرێمی کوردستانە چارەسەر کردووە 20 نەخۆشمان ناردۆتە دەرەوەی هەرێمی کوردستان تا ئێستا هەمووی بە هاوکاری خێرخوازان ئیشار و شارۆچکەکان گەنجانی دەرەوە ئەم زەکاتێکەوە دەگاتە دەستی ئێمە دابەشیەکەین تا ئێستا بە پارەی کاش 875 میلیۆن دینارمان دابش کردووە چوینە ماڵێکەوە پێویستی بە ئیشە سیرێکەکەم گەنج ئەتوانێت ئیش بکە ماتۆڕێکی سێتاییمان بۆ کڕێوە گەنجێکە ئەتوانێت دەلاچی بکە دوکانێکی دەلاچیمان بۆ داناوە کەواتە دەستگیرۆی خەڵکمان کردووە بەس لە نەوتە لە پرۆسی نەوتە تا ئێستا 800,000 لیترمان نەوت دابش کردووە تا ئێستا 80 مناڵی بێباوکی بێلانە ئێمە کەفالەتی مانگانەمان بۆ کردووە هەر مانگێک بە 100,000 هەم لە ئەنواع چالاکیمان کردو بەڵام بەڕاستی کاکزانە لێ ناشارمەوە لەوانەیە بەرنمەکانی ترکە بێکەوە کردومانە داوای نەوتمان بۆ خەڵکی کردبێ بەڵام ئێستا خەڵک نەنەوتی هەیە نەنانی هەیە نەمعاشی هەیە نەمەعیشەتی هەیە یعنی من یەک نمونە دوای پاسەکەم دادێک لە دەی ڕەمەزانە تەلەفۆنی بۆ کردم دیکا حاکم مردین لە برسان وتم لە خزمەتدام دەستی کرد بەگریان تی وەڵڵاهی دە ڕۆژە یعنی خورمامان نەبووە کە ڕۆژی پێ بشکێنین ئێستا مناڵەکەم نردووە تومە هەر چوار دەنە خورمامان بنێ با ڕۆژی پێ بشکێنین تەنها هەر ئەوەنە هیچ کەمان ناوێت خەڵک گەشتۆتە ئەو ڕادەیە کاکزانە باوەڕ فەرقی کردووە لە چاو ساڵانە زۆر یعنی کاکزانە خەڵکی هەژار زۆربوونی کێشەکان ینی مەژاری زیاتر کردووە من دەستخۆشی لە جەنابەت دەکەم تکایە ئەم بەرنامانە با بەردەوام بن یعنی خەڵک تا ئێرە هاتووە بینە قاقاتەوە ئێمە لە ناو خەڵکان کازانە یعنی خەڵک داوای خواردنەکە کاکە داوای ئار دەکات لەوە زیاتر چی قیمەی هەژاریەک خەڵک بڵێ یەک فەردە ئاردم بۆ بکڕە بە 23,000 قیمەی هەژاریە کابرا سێ مناڵی هەبێ ئیشی نەبێ بڵێ بە 5,000 ئیشت بۆکەم کاکە مناڵەکەم یەک دو شیری بۆ بکڕە ئێ لەوە زیاتر چی
یعنی کەسێک ناتوانێت قودوێک شیر بۆ مناڵەکەی بکڕێ مناڵک تا بەیانی بگریە باشە ئێمە خەڵکمان هەیە لە شاری هەولێر ئافرەتێک چوار مناڵی هەتیوی هەیە مناڵێکی لەسەر جێگە کەوتووە تەمەنا دەکەم خەڵکی هەولێر بێنە سەرخەت بۆم حاڵەتە ئەم مناڵەی هەردوو گورچیلێ لەدەستداوە یەک مانجیکە گورچیلێ بۆ نەگوڕدرێ دەمرێ ئەو مناڵە ئەمرێ مناڵمان هەیە ماڵمان هەیە کاکزانە چوار شەلەل دەماخی هەیە بەس پارەی دایبەکانیان ئەمە 300-400 هزارەکە ێ باشە یەک ئیشی نییە ئەم باوکو دایکە بەس ئەو مناڵانە بەخێوەکەن ئێستا لێرە حاڵەتمانەیە کاکزانە هێناومە گەنجێکە ئەگەر بێت و نەشتەرگەری بۆ نەکرێ چاوی لە دەستدا پێویستی بە 1500 دلار کاتە ئەمانە حاڵەتی ئینسانی مرۆیی زۆر بەڕاستی پێویستن کە هاوکاری بکرێ من داوا لە هەموو خێرخوازانەکەم ینی چاویان ماجەکەم با بێن من زۆر تراژیدیت بینیوە لە مانجە ڕەمەزانە لەو ئەوە تا بەرەو نیوەی سبینێ نیوەی مانجی ڕەمەزانە بەڵێ وڵی تراژیدی کاکزانە ئێمە چوینە ماڵێکەوە 5 مناڵی هەیە کرێچیە خانووەکە بە 30,000 خانووی شەرقی کۆنە خانووەکە سوتاوە ناوماڵەکە سوتاوە هیچ کەسێک ناتوانێت بۆ ماوەی سعاتێک لەو خانووە بێ ئێستا لەو خانووە سوتاوە ژیان بەسەرە بن پەنجەرەکەی شکاوە هیچیان نەماوە یعنی بۆ دەرنەچووە ناتوانێت خانوویشکە بەکرێ بگرن ئێستا خۆی و ئافرەتێک و 5 مناڵ لەو خانووە سوتاوەیە لەو خانووە سوتاوە ژیان بەسەرە بن هیچیان نیە هیچ زەرەتانیان نییە و ئەوەی کە باسیشم کرد بەڕاستی خەڵک زۆر حاڵی خراپتر دەبێت ئەگەر ئەوانەی کە بەرپرسیاری وڵاتە نێنە سەرخەت بەڕاستی خەڵک حاڵی خراپتر دەبێت لە مانجی زەکاتین لێ ئێستا ئەوانەی کە زەکاتیان دەرنەکردووە خێرتانەگا وەرن ئێمە بەس ماڵەکانتان پێشانە دەین ئەوانەی کە مستحقی زەکاتن بابین زەکاتەکانیان چۆن ساڵانە هاتووە تا ئێستا نزیکی 875 بلیۆن دینار بە زەکات هاتوو دەدەست من ئەو تەنها لە ڕێگەی ڕێکخراوەکەی بەس لەنا ڕێکخراوەکەی ئێمە دیارەوانی کە سوودمەند دەبن بەڕاستی خەڵکی هەتی و بێباوکە خەڵکی نەخۆشە هەتا ئەوانی کە خاوەن پێداویستی تایبەتین بە شایدی کاسامان ئێمە ساڵانی تر دەستگوێریەوەمان کردوون هاوکاریمان کردوون وەستافێکی خۆبەخشی نێمە کاکزانە خەڵکی ئەکادیمیمان تیا الحەمدولیلا لە هەموو شار و شارچەکان خەڵکمان هەیە بەڕاستی هاوکارمانە و ئەنداممانە و ئێمە لە ڕێی خێرخوازانەوە لە ڕێی ئەندامەکانەوە ئەو ڕێکخراوە بەڕێوە دەبین و من دەستخۆشیم بۆ جەنابەت ئینشاءڵڵا بەرنامەکان بەردەوام بێ ئینشاءڵڵا بەردەوامە بین کاک محەممەد ئێوە وەکو خێرخوازێک لە دەڤەری ڕاپەڕین لەو چواردە ڕۆژەی مانجی ڕەمەزانە چیتان بینیوە لە ناو خەڵکە بەناوی خۆی گەورە میهرەبان دیارە پێشێکی دەمێت دەستخۆشی لە کەناڵی کورساتکەم بەڕاستی هەمیشە دەست لەسەر برینەکانی هاوڵاتیان و هەژاران دەدەنێت لە هەموو ئەو نەهامەتی بەسەر هاوڵاتیان ئێوە پێشەنگ بوونە دیارە ئێمە کە دەستمانداوەتەوە کارە خێرخوازی ئەرکێکی قورسمان لەسەر شانە ئەو کارە بە کەسێک دەکرێت دەبێ ناوبانگێکی هەبێ دەستپاک و ئەمین بێ لە ناو هاوڵاتیاندا بۆ ئەوەی سوود بە هەژاران بگەێنێت دیارە ئێمە لە دەستپێشی مانگی ڕەمەزان بە 2-3 ڕۆژ پێش مانگی ڕەمەزان موچەی 45 خۆبەخشی نەخۆشخانەی ژیانماندا کە ئەوانە بەڕاستی لەوانە بێ ئێستا زۆرێک لە ئێمە باسی هەژار و کەم دەرامەت دەکەین دەبێ بین چاوێکمان لەو خۆبەخشانە بێت لەبەر ئەوەی ئەوانە ژیانی هاوسەرگیریان پێکهێناوە توانای دابینکردنی بژێوی ژیانیان نییە و هەروەها ئەوانە ناتوانن داوا بکەن لە خەڵک دەبێت ئەو کەسانی کە زەکات دەردەکەن لە ماڵیان ئەوانەی کە دەیانەوە خێر و خێراتکەن بگاتە شوێنێک چونکە ئەمە دەبێ بیر لەوانەش بکەینەوە کۆمەڵک چین هەیە کە ئەوان ناتوان خۆیان داوا بکەن دەبێت ئێمە بەهانانەوە بچین دیارە ئێمە لە بیدایەتی ڕەمەزانەوە دەستمان پێ کردووە ئەو ساڵ بڕیارماندا خۆمان داوا لە کەس نەکەین کە هاوکاریمان بۆ بێنێت بۆ کەمپینەکەمان بەڵام یەک تاکە ئەندام پەرلەمان هەبوو لە ناوچەکەی خۆمان کە دەنگێکی دابووە کە هاوکاری خەڵک ناکات و بەدەم داواکارەکانی خەڵک ناتەنها بۆ ئەوی ڕازگۆ بین لەگەڵ خۆمان و خۆی خۆمان داوامان لە ئەو کرد بەڵام بەداخەوە قسەی خەڵک دەرچوو ئەو نەیتوانی هاوکاری خەڵک بکات و هەروەها ئێمە لە دەرەوەی وڵات و لەنەوەی وڵات و ئەوانەی کە هاوکارمان دەبن چینی مام ناوەندن بەڕاستی لەبەرەوەی ساڵانی پێش و ئێمە داوامان لە چینی سەرەوە دەکرد هاوکار بوون بەڵام ئەو ساڵ ئێمە زیاتر لە ساڵێکە بڕیارمان داوا لە هیچ کەسێک نەکەین هاوکاری ئەو کەمپینە ئێمە بکە ئێمە بە حکمی ئەوی دوکانەکەی من لە ناو جەرگەی شاری ڕانیە خەڵک ڕۆژانە ئێمە کە باسی دۆخی خەڵکتان بۆ بکەین ئەم ساڵ زۆر دۆخی خەڵک خراپە چەند نمونەیەکتان بۆ دێنمەوە من ئەوڕۆ خوشکێک سەردانی کردم لە ماڵەکەیاندا 3 ئافرەت هەیە دویان لەسەر جێگایە بەس دابی و دەرمانەکەی کە مانگانە بۆ ئەو نەخۆشانەی لە ماڵەکەیاندا دەیکڕن بای 350,000 هیچ موچەیەکیان نیە هیچ بجێویشی جانیانوتیان کاک محەممەد ئەوڕۆ ئێمە 28 ڕۆژە گۆشتمان نەخواردن نەگۆشتی سوور نەگۆشتی سپی ئێمە داوا لە خێرخوازان و خوا پێداوان دەکەین بێن بە داوای ئەو ناوانە و بێن کە لای ئێمە هەیە
وەسپاسی هەموو ئەو بەڕێزانە دەکەین کە تا ئێستا هاوکاری ئێمەە پێش بەرنمەکەی ئێوە گروپی کۆمپانیەکانی فام پەیوەندی بمنەوە کرد کە دوو ئێوارەخوان بۆ خوێنکارانی زانکۆی ڕاپەڕین لە قەڵازێ و ڕانیا دابین دەکاوە هەروەها 250 سەبەتەی خۆراکی بۆ ئامادە کردوین کە بتوانین دابەشی بکەینە تاکو پێجژنوارەوەها شێف شاخەوان دەستخۆشی لە ئەویش دەکەین 130 سەبەتەی خۆراکی بۆ ئامادە کردوین و بڕیاری داوە دوای جەژن شوێنە تایبەت دەکات بە هەژاران کە هەفتەی سێ جەم خواردنیان پێدات بۆ ئەوەی بتوانن مەکانە و شوێنێکیان هەبێت ڕۆژانە سەری لێ بدەن ئەو هەژاران و ئەو کرێکاران و ئەو کەم ئەندامانەی کە لە ناو شاری ڕانیەدان و بەداخەوە ئێستا بەڕاستی ڕێژەی هەژاری کە ئەوەی باز دەکرێت 11 و 12 زۆر لەو ڕێژەیە بەرزترە و باز لەوە دەکرێت کە بۆ ئەوەی کەسێک بژێوی ژیانی خۆی دابیم کە 111,000 مانگێ هەبێت ئەوە دەتوانین بڵین ئەو کەسە ژیانێکی نیمچە شاهانە دەژی بەڵام بەداخەوە ئەوانەی لە کەوکەبەکانی سەرەوەنە و چینی خوارەوەیان نەخوێندوێتەوە ئەو 111,000 بەشی ڕۆژێکی منداڵەکانی ئەوان ناکە کە مارکێتە بکەن لە بەسیترین مارکێت لە شار و شارچکەکان بۆیە داواکارم حکوومەتی هەرێمی کوردستان زۆر بە وردیتر لیژنەکانیان بەگەڕ بگەڕن بەسەر شار و شارچکەکان ڕێژەی هەژاری و ئەو ڕێژەی کە دیاریان کردووە بە نمونە 111,000 بەشی خێزانێکی خێزانێک دەکات ئەوە زۆر دوورە لە ڕاستیە ئەوە لەوانە بێت لە دیدگای خۆی کە منداڵەکەی ئەو ڕۆژی کە بسێتە مارکێتێک کە بەدڵی خۆی یاری و ئەو یاریانەی کە لە مارکێتێک و لە مۆڵک بیان کە 111,000 تەکلیف دەکات نەک خێزانە کە موچەی نەبێت و لە کرێدا بێت و پارەی ئاو و کارەبا و هەموو ئەوانەی بۆ بێتەوە کە حکوومەت بەڕاستی بەرگراین دووسکرد لەسەر هەژاراندا بڵێ من سپاس دەکەم ئەگەڕێم وڵات کاک محەممەد لەگەڵمان بمێنەرەوە کاک محەممەد کاک ئەحمەد کاک سامان باگوێ لەو بەڕێزانەش بگرین ئێوە ئازادن باسە دۆخی خۆتان بکەن و داواکارییان چیە بۆ خەڵکی خوا پێدا و خەڵکێک ئەوێت زەکات دات یاخود خێرێک بکە یاخود ئەوێت دەچیرۆی هەژاران بکەت فەرم بەڵێ دەستخۆشیتان لێکم کاک زانا ئێوە بوونەتە مینبەرێ بۆ گەاندنی داواکارەکانی ئێمە بە تایبەتی لە مانگی ڕەمەزانە ئێمە زۆر سپاسیەوەکەین لە مانگی ڕەمەزانی پیرۆزە مایەکی خێر و بەرەکەتە کەسانێگەن کە خوا پێداون و یعنی دەستگیرۆی هەژارانەکەن ئەتوانن هاوکاری ئەو کەسانە بکەن کە پێویستیان پێیانە ئێمە لە یەکێتی کە مەندامانی کوردستان ڕۆژانە لە حوتی بەیانی تاوەکو حوتی ئەوارە لەوێ لە خزمەتی کەمەندامان و خێرخوازان داواکارین لە خێرخوازان یعنی کەمەندامان لەبیر نەکەن چونکە کەمەندامان ئەنفالێکی دیکەی ئەم کۆمەڵگەیەن بەڕاستی پێت بڵم دوێنێ چواردەی چوار بوو یادی ئەنفال بوو بەڵام ئێمە هەموو ڕۆژێ ئێمەی کەمەندامان ئەنفالەکرین هەموو ڕۆژێ قوتمانە بڕێ هەموو ڕۆژێ ژیانمان بەرەو دۆزەخە بڕێ هەموو ڕۆژێ حاڵەتی تراژیدیا ڕوو لە ڕێکخراوەکانەکە ئێستا بۆ نمونە ئێمە وەکو ڕێکخراوێکێتی کەمەندامانی کوردستان وەرە من ڤایبەری خۆم مەسنجەری خۆم وەکو برادەرەکانم کە لەوێن بینە دەست ئێوە بزانن ڕۆژانە چەندین جار خەڵک بە ساق و بە قوربانی ئێمە و پێڵاوی ئێمە بێ کە لە کاتێکە لاچێ ڕۆژانێک بێ ئەو کەسە چەنایی وەکو من خزمەتی کردبێ ئەمە ئەوە نییە کە ئێمە بەس گەیەنەرێکی لە نێوان خێرخواز و ماڵی فەقیر و هەژارە داواکارین لە خێرخوازان خێرخوازمان زۆین دەوڵەمەندمان زۆرە خوا بێداومان زۆرە لەم شارەیە یعنی ئەی بە شوورەیە لەم شارەیە کەسانێکی کەمەندام هەبێت کەوتە سەرجادە کەسانێکی کەمەندام هەبێ لە وەتەی ڕەمەزانە گۆشتی نەخوارد بێت لە وەتەی ڕەمەزانە دەنکێ خوورمای نەبێ بیخوا شەرمەزاری عنی کەمەندام هەیە ئەکێتە سەرجا وەرە من ڕۆژانە لە بەردەم ڕێکخراوەکە کەمەندام هەیە شەلل دەماخە لەگەڵ دایکەکەیەت لەناو ئەو گیا لە لای ڕێکخراوەکە ئێمە ڕایکێشە هەتا ئێوارە بەشم خێرخوازێ بێ ئاوڕێکی لێ باتەوە 50,000 یان 100,000 باتێک کە پارەی لاچە 2 ڕۆژ بێ لاچە 1 ڕۆژ بێ کەمەندام هەیە ڕووەکان لە ئێمەڵێ بە قوربانی پێڵاوەکان تا من بەس پارەی دایبی مناڵەکانم بۆ ئینکەن چوار کەمەندام لە ماڵیاتی پارەی دایبەکەی پێ نییە یعنی شارێکی وەکو سلێمانی پەیامەکەمان کورتکەینەوە بیدەیتە هاوڕێیانی دو ئەو دادەیە ئەگەر هەڵستە سەر پێداجان من سەرەتا دەستخۆشی بەرنامەکە و لێکم بۆ ئەم بەرنامە جوانە کاک زانا من خۆم یەکێکم لەو کەسانەی کە بەیانی زوو لەبەر دەرگای ڕێکخراوەکەم بڕوا بکە دایک و باوکی وا ئەبینم شەرمەکەم کە من بتوانم دەست بنێم بەڕووی ئەمە جگە کەمەندامیەکان بخەرە ئەو لاوکە ئەوان کەسێکی بەتەمەنن ئەبێ ڕێزیان لێ بگیرێ نەکبێن لە بەردرگای ڕێکخراوێکایە لە بەردرگای شوێنێکا بکەون داوای خێر بکەن لە خەڵک یعنی ئێمە لە وڵاتێک ئاژین وڵاتێک ئێم هەموو سەروەت و سامانە ئەخر ئەو دایک و باوکانە بڕوا و قەناعەت هەبێ نازام ئاگری تێبەرە بێ بۆیان واللهی یەکێک هات وتی
یەک هەفتەی ڕێکە بێ مناڵەکەم داوای گۆشتەکە هەر بە گریان و گۆشت سیرم کرد خێرخوازێ گۆشتی نابوو خستێ مجەمیدەکەەوە هەڵسان دوو بەش گۆشتمانە نەمزانی ژنەکە هەر چۆن ڕای کردو بیباتەوە بۆ ماڵەوە بۆ مناڵەکانی لێنێ یعنی شتی وا ئەبینین بڕوا بکە ئاگر لە جەرگمان بەرە بێ ئەم دایک و باوکە بە تەمەنانە وەک شەقشەقە ئەلەرزن لەبەر ئەم دەرگای ڕێکخراوە ئەگری ئەڵێ وڵای یەک هەفتەیە نان و چا ئەخۆم ئەخری ئەنێمە چ زەمیرێ چی ویژدانێ وڵای من داوا لە مەطعەمەکانەکەم ئەو خواردنانەی کە ئەمێنێتەوە نەیکەنە تەنەکەی خۆڵەکە پارچێوان بیبن بۆ ماڵە هەژارانە بیانەنێ ئێواران بیبن بەربانگی ئەو مناڵە هەژارانەی کە سکی خۆیان هەڵگەشێن و لەبەر خاتری خوا بە ڕۆژۆ بن ئەوانش لەبەر خاتری خوا ئاوڕێکیان لێبنەوە من داواتان لێ یەکەم خێرخوازان وەرنە سەر خەت مانگێکی خێر و بەرەکەتە مانگێکی فرسەتە خێری وا و دەست ناکەوێ عنی بڕوا و قەناعەت هەبێ ڕۆژێک گۆرە هەتار لەبەر دەرگای ئەو ڕێکخراو ئاگری تێ بەرە بێ ئەڕۆی تۆ بە خەم و پەژارەوە نازانی چۆن هاوکاری کەسێ بکەی نازانی ئەم دایک و باوکە بەتەمانە ئەم شەلل دەماخەی لەبەر دەرگاکە تۆ دەسەڵاتی نێ دەسەی دایبی بیتێ ئەڵێ ناوم بنووسە تو خوا بە قوربانی پێڵاوەکانی بمەڵم ئەیوا من ناوم نووسی چی بکەم بەیانی هەتا ئێوارە لەوان چاوەڕێن کەسێ کیسێ برنج بێنێ بین بەدەست ماڵێک و بیباتۆ کە ئێوارە بەربانگی بۆ مناڵەکانی پێ بکاتەوە یعنی زیاد لە حد ناخۆشە زیاد لە حد یعنی واو لێ هاتووە ئێواران کە دەسەی بی بۆ نانەکە لە سەسفرەکە پێ و ناخورێت سیرەکەی هەمووی هەژارە سیرەکەی هاوڕێکە و نانیە بیخوا سیرەکەی یعنی هەتاکەی ئەمە نازانم من داوا لە خێرخوازانەکەم بێنە سەرخەت فرسەتێکە هەر مەرجنیە بۆ دنیا هەوڵ بی بابە بۆ قیامەتتانە خێر و زەکاتە قەی ناکەیەوە فەرزە لەسەرتان بێن ئاوڕێک لەو خەڵکە بنەوە خەڵک زیاد لە حد لە تنگانایە دەستخۆش ئەو بە ڕێزانەی تر ئەگەر هەستە سەر پێدایەجان مایکت نزیکەوە دادێ سوپاس بەخێر بیت من بەساق و من کوڕێکم ئێوە تا لەگەڵ مایە پێویستی بە نەشتەرگەریە بەڕاستی ئەمە حەو ساڵە ئێمە ئەیبینەوە ئەم ساڵیش پێویستی پێێتی ئەگەر بێت و نەیبەمەوە چاوی لە دەزەیە سیگەڵای تێچێ من خۆم کرێچیم نەبڕواکە ئەم سێمانی دەستانە خەڵک کرێ بۆیاوم بە غەزەخیرەی خەڵکەژین بە جلوبەرگی خەڵگەژین یعنی هیچ شتێکمان نییە تەنیا یەک ماتۆرمان هەیە زاوی شامپۆی پێ ئەفرۆشێ ئەی هیچ شتێکمان نییە کە بۆی بکەین ئەوش کوڕەکەمە لە پەنامایە داوا لە خێرخوازانەکەم یارمەر هاوکاریتان نەکە ناتوان خۆتان نەبەخوا نەبەخوا خۆم هەموو ساڵە 30 وەرەقەی تێچووە خەڵک یارمەتیاوم ئێسش 43 وەرەقەی تری قەرزارین کە بردومانە بۆ عملیات یعنی دەسەڵاتمان نەبووە تا ئێستا بینەوە بڕواکە بە زەخیرەی خەڵک ئەژین کە بۆمان ئەهێنێ جلوبەرگی خەڵکە لە بەرمانە خۆم کرێچیم ئەم سێمانی جستانە خەڵک لێخانوی بۆیاوە یعنی نەمبووە بۆ بیبم ئێستا وا سەریم یەکی مانگ ئەوەی نەماوە سوێن بەخوا 20,000 بۆ کرێخان و داناوە یعنی هیچ شتێک نییە بیفرۆشم لە ماڵەکەیە ساحەبی هیچ شتێک نی دەستخۆشیتان هیوای پەیامە بگات ئەمە ئەو بەرنامەمان بۆ ئەوەی پەیام بگات بە کە کۆمەڵی خەڵکی خواپێدا و ئینشاءالله بێ بە مای خێر و ڕێزیشتان فەرموودارەتا دەستخۆشی و بەرنامێتان لێکە من داکی دوو مناڵی نەخۆشم 10 ساڵ بە دوایە و دوو مناڵەیە ڕاکەم تا ئێستا نە حکومەتی هەرێم ئەوەی خێرخواز نەبێ کا حاکم نەبێ یارمەتیم باو ئەوڕمان لێباتەوە لەگەڵ کاگەژارانانی ئێوارە نییە بیخۆین باوڕەکەی پارشێ لەم پارشێوانەیە یەک هێلکەم شک بردووە خۆب نەم خوارد بەسکی بەتاڵ بە ڕۆژوو بووم دام نابۆ دوو مناڵەکەم ئەو ئاماژەش کە کاک حاکم پێ یایوتی خوورمایان نەبوو لە ماڵە دراوسێ ناویانە ئەوە ئێمە بووین ئێمە فەقیرین کرێکی ماڵانین هیچ معاشێکمان نییە چەند سەرخێزانن لە ماڵەوە خۆمەوە دوو مناڵین باوکیان پێشمەرگەیە معاشیش ئەوە تا دوو مانگ جارێ 3 مانگ جارێ ئەیە معاشەکە نایەت هەچیشمان بەدەستەوە بێوێ ڕاکەین بێن بە تاقیگە بێن بە ئیشاعە بێن بە نەخۆشن هەردووکیان نەخۆشن دوو مناڵی نەخۆشمەیە باوەڕەکەی حل لە بەیانەوە بە زمانی بە ڕۆژۆ ڕاکەم ئەم عیادە ئەو خەستەخانە ئەڵم بەشک و شەو بخەوم شەویش خەوم لێ ناکەوێت شەو ئەویانەڵێ دەستم ئەویانەڵێ قاچم ئەویانەڵێ چاوم ئەویانەڵێ برسیمە ئەویانەڵێ تونیمە یعنی لەو ڕەمەزانەیە تۆ لە یەکێک لە پارشێوەکان نان نەبوو بیخۆی یەک هێلکەم شک بردووە لە سەلاجەکەیە باوەڕ بێ دەستم تێی نەچوو وتم بایانی ئەو دواناچن بۆ مەکتەب کردمە هێلکە ڕۆن بۆ دوو مناڵە سپاس ئەگەر کەسێکتر لە دواوە هەبێ قسەمان بۆ بکات ئێوە ئەگەر قسێ بکەن بەڕێزان سواز بۆ خۆتان و بەرنامەکەتان سواسی کاک سامان و کاک ئەحمەدەکەم دیارە ئەوانەی کە باسییان کرد کەمترین نمونەی خەڵکی هەژار و خەڵکی کەم دەرامەت و
خەڵکی بێماوایە ئەمە وەکو ڕێکخراوی کەمەندامان ڕۆژانە دەیان و سەدان خەڵکی برسی خەڵکی هەژار خەڵکێک کە هیچ دەرەتانێکی نییە ڕۆمانتیەکات یەکێک لەو نمونانی کە من باسی کەم ڕەب شوانەیە پارشۆ وەڵی دانیش بووم پارشۆمە کرد ڕستمێکم لە ڤایبەر بۆ هاتوتم ئەمە چییە وتی سوێن بەخۆ ئەمە نانی پارشۆمانە لەگەڵ نانی ئێوارەمان عینیشتمان خواردووە یەک قاب ماستداندا بوو پارچێنان لەگەڵیا بوو وتی ئێوارەش نانوماسمان خواردووە پارشۆش نانوماستە خۆین ئەمە کەمترین نمونەیە ئەمڕۆ جمعە بوو بە حسابی ئەمە داوامی ڕێکخراومان نەبوو من خۆم بە ئیشێکی کەمەندامێک ڕۆژمە ڕێکخرا و شتێکم لە بەردەم ڕێکخراوەکەیە ژن دانیشتووە خەڵک دانیشتووە تا دەوری نۆرە لێ بوو ڕۆشتم بەبێەوەی ینی هیچ بەس پێمە دەنوتم چیەکەن لێرە ئێمە داوام ناکەن ئەمڕۆ کەس نایەت وتی وڵای بەس چاوەڕێکن مەشک میشەڵا خێرخوازێک بێت لێرە شتێک هاوکاری شتێکمان دەستکەوێت ڕۆشتم دوای بانگی عەسر هاتمەوە بە هەمان شێوە بەردەگای ڕێکخراو پڕ بوو لە خەڵک بە شەرتی ئێمە دەرگای ڕێکخراوەکەمان ئەمڕۆ نەمان کردەوە لەبەرەوەی بەڕاستی خۆمان زۆر باندوو بووین لەبیانەی ساعات حەوت تا ئێوارە لێبین تا نزیکی بانگی ئێوارە لێبین دو بانگی ژار لێ بینینەوە باندوو بووین ئەم ڕوانەکو شوویەک وەکو ئیسلاحاتی دانا بۆ خۆمان بەڵام ئەمە نمونی ئەوەیە کە دەیان کەمەندام کە پێویستیان بە چارەسەرە پێویستیان بە عیلاجە بۆیان دابین کرێت پێویستیان بە نەشتەرگەریە یەکێک لەو کەمەندانی کەوتم ڕۆژوم کەمەندامێک کەوتبوو قاچیشکا بوو داوای کردی کتاب لە قەسخانی شار نەشتەرگەریمان بۆکەن پارێکی زۆری تێچێت چون کتابێکی بۆ بکەم بەڵام باش بوو شکر بە کاوی کەمەندامەکەی بڕی ئەو پارێکە داوا کراوە کەمیان کرد بۆ بووی بۆیە من هەر لێرەوە داوا لە خێرخوازانەکەم داوا لە خەڵکانی دەوڵەمەنی ئەم شارەکەم ئەوانەی ئەتوانن خۆبەخشانە ئەتوان هاوکاری خەڵک بکەن توانن زەکاتەکانیان بگێنن وەکو کاکسامان و برادرانی ژوتیان ئێمە دەگای ڕێکخراوەکەمان کراوەیە ئەوەی لەسەر ئێمەیەت تەنها کۆکردنەوەی کەمەندام و ئاگادارکردنەوەنە خۆیان ئەتوانن بێن کە پێشتروا بۆ ساڵانی پێشوو ئەم مانگە ڕەمەزانش هەر بە هەمان شێوە ئەومان کردووە کە ئێمە بەس ئەبینە حەڵقەیەکی وەسڵ لە بینی کەمەندامانی مستحق و فەقیر لەگەڵ کەسانی خێرخواز و ئەوانی کە زەکاتیان هەیە ئێمە ناوکانیان بۆ حاز دەکەین خەڵکیان بۆ کۆکەنەوە خۆیان دەستا و دەست و کاکسامانتی کە بیگەنە دەستی کەمەندامان سپاس بۆیەوە چیتر تا قساکە لەبەرەوە بچمۆ لای ئەوە نەگەر کەسێکی ترتان پەیامێکیەیە باش دەستان خۆش بێ کاک سامان کەواتە ئەمە بەڕاستی من نامەوێ مزایدە بەسەر ژانی هەژارانەوە بکەین و ڕەنگە زۆر کەسیش بڵێت ئێوە تەلەڤیزۆنێکن بەڵام ئێمە تەلەڤیزۆن شاشەیەکە و پەیامەکەێنین بە هیوایەوەین کە ئەمڕۆ ڕەنگە ئەم ئێوارەیە لە ڕیستۆرانتەکانی تەنها ئەم شارەیان هەولێران دهۆکان هەر شوێنێکی ترە بە ملیۆنان دینار لەسەر مێزەکان هەڵگیرابێتەوە ینی نەخورابێ بەڵام ئەو تا و دادەیەڵێ من نەم یەک هێلکەم هەبە بۆ 4 کەس ینی چی بکەین بۆ ئەوەی ئێمە بتوانین ویژدانمان هەر ئەوە نەبێ بڵین بە ڕۆژووین هەر ئەوە نەبێ بڵین نوێژەکەین ئەی ئەمە کاکزانە خۆی حەقیقەتێکەیە دایمەن کۆمەلگا بەچی داڕوخێ دابڕان ئێستا جۆرێک لە دابڕان دروست بووە و هەنگاوی یەکەم و دووەم ناوە بەرەو سێم و چوارە مەڕوا دەوڵەمەند وردە وردە ئاگای لە خەڵکی فەقیر نییە سیارەکەی درعا دەوڵەمەندەکانی ئێستش بەداخەوە زۆرە وەکو بەرپرسەکان سیارەکانیان درعا جامی ڕەشە ئۆفیسەکانیان جامی ڕەشە لە قاتی سەرەوەیە کۆمەڵێ کۆمپانیای پاسەوانیانەکە نایڵن خەڵک ببینن و ئەویش ناوێ خەڵک ببینێ ئەم نەبینینی خەڵکە و تێکەڵ نەبوون بە خەڵکە و نەزانینی معاناتی خەڵکە و حتا دەیانی وەکو من و کاک حاکم کە وەکو خێرخوازەکانیش ئەچین بۆ لایەن ناشانێ ئێمەش ببینن ئەم دابڕانە بێتە هۆی دڵڕقی و بەهۆی نەزانینی ئەو خەڵکەی کە ئاوا ئەژی بەڕاستی ئەگەر دەوڵەمەندەکان دەرگایان کراوە بێت ئەگەر دەوڵەمەندەکان بتوانن خۆشیانە بێت لە ڕێی نوێنەرەکانیانەوە خەڵک ببینن هاوکاری خەڵکن ئەم وەز ئەڕوونەیە بەڵام ئێستا سەردەمێکەیە سەردەمی دابڕانە دووش کۆمەڵی خەڵکی بێشەرم بێقیمەت بێ چاوەڕوو لەگەڵ حورمەتم لەم کەناڵەوە بەم ڕاستەو خۆیم قساکەم ئەوانەی کە خەریکی کاری خێرخوازین دانیشتون بە مۆبایلەکەی تعلیق لە حاکم ئەحمەدێن تعلیق لە حاجی کاروانێن تعلیق لە ئاراس خالیدیێن تعلیق لە سامانی کەمەندامانێن تعلیق لە زانای کورسادێن هەر کەسێک دیقەت بە هەر کەسێک خەریکی کاری خێرخوازی بێ کۆمەڵی خەڵکی بێ ئیشی دوو لە ڕوود بێ چاوەڕووی دەمڕوو دانیشتووە ئەوە ئێوە بەسەر خەڵکی فەقیرۆژار سوالەکەن ئەوە ئێوە پارە کۆکەنەوە ئێوە دزی ئەکەن ئەوە کراسەکەی بەرە بای 20,000 ئەوە قاتەکەی حاکم بای 50,000 ئەی بۆ بۆین باخەکە نافرۆشی آخر هیچ و پوچینە ئێمە خەڵکێکی خۆمان تەتەوع کرۆ بە خۆمان و ماڵ و مناڵ و کەس و کارمان ئەمانەی خزمەتکەین بۆیان ئەم کەسانە سار دەکەنەوە چەندین خێرخواز کە پارکاری خێرخوازی کردو ئەم ساڵە بە قوربانە کاکە خۆم ناکەم بە مەزەی سوۆسیال میدیا خۆم ناکەم بە پەنگی سوۆسیال میدیانی خەڵکانێک هەن نەدەستی خێریان هەیە بۆم کۆمەلگایە
نە ئەتوانن بەردێ بخەنە سەر بەردێ نە هاوکاری خێزانێکەکەن نە هاوکاری کەمەندامێکەکەن هاتوون سەرباری ئەوەی کە خۆشیان پێ بەخێو ناکرێ شەو ڕۆژ لە گازینە و لە چاخانەکان خەریکی نێرگە لە خواردن و دۆمینەکردن و ئەزلیمکردن هاتوون بە سوۆسیال میدیا تعلیق لەو خەڵکانە ئێن کە خەریکی کاری خێرخوازین ئێکاکەوەکو خۆتان پێ ناکرێ ڕێبن ئەم خەڵکە ئیشکا بەڕاستی ئەگەر هەمومان پاڵپشتی یەکتر یعنی من باشە سەریکە من باسی خۆم ناکەم ئەوە لیسێکە خزمەتەوە نازام 800 سەلی خۆراک 800 میلیۆن دینار 500,000 لیتر نەوت کۆمەڵشتی نووسەکەیاتی بە خەڵک ئێکە من وەکو ئەوم پێ ناکرێت بۆ بێم سوکایەتی پێ بکەم بۆ بێم بێڕێزی پێ بکەم بۆ پێم بڵێ مەڵا تۆ دزیوتە تۆ خواردوتە تۆ سواڵەکەی تۆش بەمنیانەوە تۆش کۆی کەمەندامەشێنی بەویشدان تا شکۆی کەمەندام بەوە ئەشکێ کە سفری بە تاڵبەیە شکۆی کەمەندام بەوە ئەشکێ من معزز مکەڕەم بێم لە ڕێکخراوەکەی خۆمە 500,000 بۆ بخەمە زەرفێک و بڵێم ئەمانگی ڕەمەزانە بیخۆ دەفەرمو جوابی و ژنە بەرەوە وەرە جوابی و کەمەندامە بەرەوە وەرە جوابی ئەو کاکەیە بەرەوە 4 ڕۆژی تر چاوی نابینا بێ چاوی کوێرە بێ ئەیچیە خزمەتیکە ئێگەر کاک حاکم پەیامەکەی نەگەێنێ ئەگەر من پەیامەکەی نەگەێنم ئەگەر ئاراس خالیدی پەیامەکەی نەگەێنێ زانای کورسات پەیامەکەی نەگەێنێ ئەی چێ بیگەێنێ ئەبێ یعنی هەمومان ترسمان هەیە لە سوۆسیال میدیا بۆیە من بڕیارمەوە یعنی ئەوەی حسابی ئەمە بترسی من لە چی ئەگەر دەوڵەمەنێک بە تەحەداوە ئەڵێم ئەگەر دەوڵەمەنێک پارەی یاوە بە سامانی کەمەندامان ئەو پارەی دزیوە واللهی بێمنەت بێ بچێت لە محکەمەی سلێمانی داوای یاسایی لەسەر من تۆمارکە یعنی ئەمە چ منەتێکی تایە تۆ هاتووی ئەڵەی سامان 300 کەسم بۆ کۆکەرەوە 300 کەمەندامم بۆ کۆ کردویتەوە خۆت هاتووی دەست و دەستپارەکە داوەتی یعنی ئەمە بەس چیتە تەنها من گەاندری پامەکەیە ئەجا وەکوتم کاک زانە زەکات پێش ڕۆژووە یعنی 5 بەرجەیە لە ئیسلامە زەکات پێش ڕۆژووە واتە زەکاتەکە زەڕوترە لە ڕۆژەکە چونکە تۆ ئەگەر سکرد برسی بێ ڕۆژوو ناتوانێت بگری و ئەگەر زۆر تێریش بی زۆر دەوڵەمەنیش بی ئاگاد لە فەقیر و هەژار بێز ڕۆژەکە و بەتاڵە ئەبێ خەسپە لەسەر مەرجی زەکات جێبەجێەکەی ئەنجا بە ڕۆژوبی و دوای ئەوە هیچ منەتێکی تیانێ دەوڵەمەند بۆی منەت بەسەر من ناکاڵێ وڵا من یارمەتی تۆ ئێم کاکە داوام لێ کردو بۆ خۆم وتومە کراسێکم بۆ بکڕە وتومە سفرەکەی من پڕکەرەوە وتومە سیارم بۆ بکڕە ئەڵێم کەمەندام فەقیرە نان نییە بێخواوەرە یارمەتی بە دەستخۆش کاک سامان حاکم بۆی هەمومان دەست لە ناو دەستەوەی کاک سامانێ لێ نیگەرانەیەک هەیە مەسەلەن بەڵام خەڵکێکی باشیشێ مەسەلەن ئەو کە ناوی هێنا مەسەلەن کاک حازی کاروان مەجموعەیەک ناوی زۆرن مەسەلەن ئەو تا سێ کەستان لەو بەرنامەیە بەشدارن خەڵکی تریشێ کاگارازی شێمە ئەوەی بەرنامەی کە داوای نەوتمان کرد لە ڕێگەی کاگاراز و جەنابیشتەوە کۆمەڵی خەڵکمان هێنا بتوانین هەموو دەست لە دەست و متمانە هەیە کۆمەڵی خەڵکی خێرخوازی زۆری شێ بەڵام بیریان بێنینەوە بۆ نمونێ ئەمە بەرنامەیە من بەرە بۆ بەبیرهێنانەوە وەڵڵاهی ڕەنگە خەڵک نەزانێت کە دادەیەک هەیە لەم ڕەمەزانەیە پارشێ و یەک هێلکەی هەبوو وەڵڵاهی نازانێت ڕەنگە خەڵک هەبێ نەزانێ مە بیری خەینەوە چۆن بتوانین ڕاستە چینێک دروستکەین بەڵێ دیارە ئەو دوو نمونەی کە ئەم دادەیە باسییانەکەمیان ئەم گەنجەکەەوە چاوی لە دەستداوە ئەوە لای ئێمە تۆمارە ئەو دادەیەشکەوە یەکێلکەی هەبوو هەلای ئێمە تۆمارە چەندان نمونەی تری وامانێک کاکزانە ئەگەر تۆ ئێستا شوێن هەباو کاتەبە من 10,000 فەقیری ئەوان بۆ لێرە کۆکردیەوە 10,000 کەسی ئەوان بۆ هینە کردی ئەلێرە کە شکوای حاڵی خۆی کرد بە هەر هەمووی مساقی زەکاتە بەڵام ئێمە چی بکەین بەڕاستی من لێن ناشارمەوە لەبەرەوەی حاڵەتی فەقیریەکە زۆر بووە لەوانەیە لۆمی دۆڵەمەندەکان نەکەین کاکزانە ئەوانیش تاقو توانایشیانێت تۆ توانی بەرپرسەوە بە حکوومەتەوە نیە بەڵام توانی 20 کیلۆ هەڵگری ناتوانانی 100 کیلۆ هەڵگری لەبەرەوەی ڕێژەی هەژارێکە زۆر بووە بەڕاستی بە سیستەم کار بەوە دەکرێت خەڵک فەقیر کرێ خەڵک فەقیر کراوە نە ئیش ماوە نەکارماوە نە مەعیشەت ماوە خێرخوازەکان الحەمدوللا باشن بەڵام ڕێژەی فەقیرەکە زۆرە لەوانەیە نتوانن تەختی هەموو بکەن ئێمە لە ئازال کار و چالایشەکان مەوکو ساڵان بەردەوامە لە ئازال خەڵکانێکی زۆری خێرخوازی ساڵان تەکلیفیان لێ دەکەین دێن بە دەنگمانەوە بەڵام لەبەرەوەی ڕێژەی هەژارێکە زۆرە لەوانەیە نتوانین وەکو پێویست هاوکاری هەمویان بکەین بەڵام یەکشی تر هەیە بۆ خێرخوازان ئەوەی کە زەکاتە فەرزە دەبێ بدرێت دەبێ ئاگاداریش بن ئەو تاقمانی کە لە قورئانە هاتووە بدرێتە ئەوانە من داوا لە دۆڵەمەندەکان دەکەم تکایە با خۆیان نەگەڕێن لەبەرەوەی لەوانە فێڵیان لێ بکرێت کازانە لەوانەیە کەسێک بڵێ وەرە زەکاتەکەم بەرە کاکە مستاقی زەکات نییە ئێتۆ زەکاتەکە لەسەر لانە چووە لە سەردەمی عومەری کوڕی عەبدولعەزیز کەوا هێندێک بە خولەفای پێنجەمی ناو دەبن باشە چوون لە دەرگەی خەڵکیان داوتی کاکەم زەکاتم پێ ناشیە بۆ لەبەرەوەی بەیتولمال هەبووە لەبەرەوەی هەموو زەکاتەکە کۆکراوەتەوە لەوێ فەقیرەکان بەچێ کراون بەلیژ نەکراون بەسەریانە دابەشراو یەک فەقیر لە سەردەمی عومەری کوڕی عەبدولعەزیز نەبووە یە بەچی لەبەرەوەی عەدالەت هەبووە کاکە لە هەر شوێنێ عەدالەت نەماوە بارانیشمان نەما کاکە
تۆ سەیری فەقیرەکە هەر خەڵک لە ڕووی دەرونیشەوە ڕووخاوە تۆ سەیرەکە ئەم بژوگیایە ئەم دەشتە پێویستی بە بارانە بۆ لەمانی عەدالەت ئەم فەقیرە دەخڵقێنێ بۆیە دەوڵەمەندەکان بەڕاستی دەبێت ئەم زەکاتە بگاتەوە دەستێکی ئەمین وە لەیەوە بدرێ بۆ ماڵانی کە حەقیان هەیە نەک کۆمەڵە خەڵکان زانە لە ناشارمەوە بە ناوی فەقیریەوە لە دەرگەی چەندان ڕێکخراوەدا بۆیە دەبێت چێکەکان بە قووەت بکرێن و ئەو ماڵانی کە شایستن وەکو ئەو دوودادەیە کە ئەمە دانێکیان داواکارم لە خەڵکی شاری سلێمانی ینی خەڵکانی تریتیای هێناومانن کە بە هەمان شێوە ئەمە پێویستیان بە نەشتەرگەریە خۆ داوای پارە ناکات دەوڵەمەند بێ ئەمانە ئێمە کە فەقیرن داوای ئەوە ناکەن ژیانێک بژێن وەکو مەسئولەکان و وەکو دەوڵەمەندەکان دەڵێ بەس نەبرم لە بسان ینی بتوانم وەڵی لەم ڕۆژانە کاکزانە دوو مناڵی بێ باوک هاتن زۆرم بەلاوە هێن بوو باوشیان پیا کردم تیان تخوازلمان بۆکەن وتم ئەی باوکتان وڵی باوکمان بە سەرەتان بانی دەرونی خۆ چۆن یعنی زۆر ئەولانی و دەرونی خۆت ینی زۆر چۆن ڕاهاتووی لەگەڵ وەزعەکەیان دائیم لە شڵەژانانی ئەم حاڵەتانە کازانە باوەڕتە بێ ینی زۆر ناڕەحەتم ینی من شەوانە جاریوان سعات 12 دەڕۆمەوە بە بەردەوامی دەگەڕم بەڵام ئەو دوو مناڵم کە بینی بەڕاستی زۆرم بەراو بنابوونیانی یان ئەگەر تۆ زلی جەژنمان بۆکەی وتم بەسەر چاوم هەموو شتان بۆ دەکەم شاڵە کەفالەتان بۆ دەکەین ینی مناڵەشی بێ باوە بگاتە ئەو ڕادەی بڵێت خوازلی جەژنم بۆ بکەن بڕی باوکم نەما بە سەرەتان بردووە ینی ئەم نمونانەمان هەیە بەڕاستی بۆیە حەقی خۆیەتی ئەوانەی کە دەبەخشن بزانن بەشێ دەبەخشن ینی پێغەمبەری خوا دەفەرمێت دەست بێنە بەسەر مناڵەشێتی وە چەند موو بێتە بەردەستن ئەوەندە خوای گەورە چاکت بۆ نووسی ئەوەندە خوای گەورە لە تاوانەکان خۆش دەبێت باوەرن لە دەستیان دەگرم تەنها بۆ ئەو ماڵانە باجلی جەژنیان بۆ بکەن ئەوەنەی کە لە تواناتاندایە کاکە یا بەنی ئادەمە ئەنفیق عەلەیک ئەی بەنی ئادەم ببەخشە خوا پێت دەبەخشێ وەڵڵاهی پێغەمبەری خوا سوێندی خواردووە یعنی سوێندی پێغەمبەری خوا تەواوە ما نەقەسە مال و عەبدین بیسەدەقە وەڵڵی ماڵی هیچ کەسێک بە بەخشین کەم ناکە وەڵڵی من ئەوانەی کە هەژاریشن موچیان کەمە دەڵێم ئەگەر دەتەوێت دەوڵەمەند بی ببەخشە چونکە بۆ بەخشینە وەڵی خوا لە بەڵایەک لا دەدا لە موسیبەتێک لا دەدا بۆیە نمونەی زۆرمان لە بەڕاستی بە بەردەوامی قەلەق و ناڕەحەتین ڕۆژانە 100 تەلەفۆنم بۆ دێ بەس دەڵێت خوایەک جێگە خواردن بۆ بێنە من داوا لە هەموو ئەو کۆمپانیانە دەکەم کاکە هەر فی سەبیلیلا لەبەر خوای گەورە چەند سەبەتە خۆلاکێک سەلەی خۆراکێکمان بۆ دابینکەن لەگەڵمانە وەرم زانین ئەو ماڵانە وەڵی سەلاجەی ماڵمان کردوتەوە سوێند بەخوا نەکێلکاریی تیانە بوو هەر هیچ لە سەلاجەکەیان نەبووە یعنی گەشتۆتە ئەو ڕادەی تویتی وەڵی پارشێوەکەم بەس بەنانی وشکەوە جا بۆیە داوا لە هەموو لای دەکەین ئمە دەستە ئەمینە بووین من ناڵێم خێرخوازان لۆمان ناکەین کازانە لا زاریش بە بەردەوامی خەڵک هاوکاریمان بۆ دێنێ هەموو دەوڵەمەندەکان بەڵام فەقیرەکە زۆر بووە لە هەموو لایەکەوە بەڕاستی من لە هەموو شار و شارستان و لە ڕانیەوە بۆم دێ لە قەڵاتزیەوە بۆم دێ لە کەلار و کفریەوە تەلەفۆنمان بۆ دێ لە هەموو سنوورەکە تەلەفۆنمان بۆ دێ بۆیە ئێمە فریای ئەوانە ناکەوین ئەگە بێن بە دەنگمانەوە ئەوە ئێمە ئیشاڵڵا ئەو دەستە ئەمینە دەبین دیارە خۆمت دەزانی من بەڕێوەبەری کاتب عەدلم کە ئەم کارم دەستداوەتێت تەنها بە وەسم ڕەزامەندی خوایە و ئەوانشی لەگەڵمان کاکزانە هەمانە دکتۆرای هەیە لە فیزیادا هەمانە دکتۆرای هەیە لە کیمیادا و مامۆستای زانکۆی ئەمەریشیە ئەلحەمدولیلا هەمومان کەسی ئەکادیمین لە گیرفانی خۆمان دەبەخشین ئەنداممان هەیە کەفالەتی دوو مناڵی هەتیوی کردووە بنزین سارە 250 ملیۆنمان کۆ کردەوە زەکات هەر هەموویمان دابش کرد مەسروفاتمان 0 دینار بوو لەسەر پرۆژەکە هەموو لە گیرفانی خۆمان بە بنزینی خۆمان کاتی خۆمان وەڵڵاهی من خوای گەورە مناڵی پێداوم کازانە خوای گەورە تەمەنی هەموو مناڵەکان درێژ بکە یەک هەفتەیە نەمتوانی لە باوەشی گرم سوێن بەخوا خێزانە بەجێشتووە کە نەشتەرگەری بۆ کراوە بەجێم هێشتووە سعات 12 هاتوومەوە لەبەرەوەی سەردانی ماڵە هەژارەکانم انشاءالله خوای گەورە یارمەتی تۆ هەموو هاوکاران دەکاک محەممەد قسەی تۆ چیە بۆی هەمومان دەست بخۆینە ناو دەستێک هەر یەکێک لەکەمەوە تا زۆر بتوانین دەستگیرۆی هەژارانە بکەین وڵای حەز دەکەم لە قسەکەی کاکسامانیەوە دەست پێ بکەم کە دەڵێت کەوتینەوە بە لۆمە و تانەوتە شەری سۆشیال میدیا دیارە و کارە ئێمە دەستمان داوەتەیە کارێکی پیرۆزە کارێکی ئیلایە بەخوای گەورە دیکەین هیچ کاتێک نابێت گوێمان لەوە بێ چیە چمان پێ دەڵێ ئێمە لەو بیداەتی ڕەمەزان تاکو ئێستا نزیکەی 200 ماڵ سوودمەند بوون لە ئێمە و ئەوە ئامادەکاریمان کردو بۆ 400 ماڵتر بۆی سوودمەند بن لە ئێمە و چەندین برادری تیش پەیوەندیان پێوەکردن بۆی زەکاتەکان لە ڕێگای ئێمە و بەخشن کەواتە ئێمە دارێکمان لەسەر بەردەکداناوە ئەوانەی تانەوتە شەر لە ئێمە دەدەن بە ئەوان بتوانن کەفالەتی دوو منداڵی هەتی و لەخۆ بگرم من دوێنێ شەو چوبمە دووکان منداڵێک هات یەکێک لە گوێەکانی لە زکمانگی پێوە نەبوو گوتی کاک محەممەد ئەمن هاتوون بۆ لای تۆ زۆر باستۆیان بۆ کردمە تەمەنی 12 ساڵ بوو گوتی زۆرم پێخۆشە گوێم چاک بێتەوە لە مەکتەبێ منداڵ شتیوە
سوعبەتم پێ دەکەن وازم لە مەکتەبێ هێناوە گاڵتەم پێ دەکەن منداڵ وازم لە مەکتەبەکەم هێناوە من زۆر بەدەداچوونم کرد قسەم لەگەڵ داکی کردم چیە مشکلی ئەو منداڵێتی کاک محەممەد ئەوە بابی خۆی نەماوە لە مەکتەب وازی هێناوە لەبەرەوەی تانەوە تەشەریان لێداوە کە گوێیەکی لە زگمانگەوە پەیوە نیە گوتم بابەجانەوە قسەتان لەگەت دکتۆر کردووە بۆ ئەوەی بزان چارەسەر دەوتێتی بەڵێ کاک محەممەد ئەڕۆڵە ئەمە کەسێک بێت و مەسروفاتەکەم لە خۆ بگرێت ئاسانە گوێ من ساک دەبێتەوە کات توام دەستکەم بە خوێندن یعنی وەرە منداڵێک تەمەنی 12 ساڵ بێت لە مەکتەب دابڕابێت لە بەرتانە و تەشەر ئێمە هەوڵی بۆ دەین کۆشتی بۆ دەکەین لە ڕێگەی کۆمەڵک پزیشکی شارەکەمان نەبێت لە دەرەوەی شار ئێمە هەوڵی بۆ دەین بۆی ئەو منداڵە بتوانین چارەسەرێکی پێویست بۆ ژووی پێوین بینێرینەوە بەرخوێنی عندە بێت لەوە زیاتر کاری چاکی ئێمە چ بێ بەرامبەر ئەو کۆمەلگا خەڵکانێک هەنێک ئەوانەی تا شەر لە ئێمە دەدەن بۆ خۆیان هیچیان لە بارودانن بۆ خۆیان نوێژ ناکەن ڕۆژوو ناگرن و ئەوانەی دەستخۆشیش لە ئێمە دەکەنەوە ئەو کەسانن کە بەڕاستی خوا دەناسن خواپەرستن دەزانن کە ئێمە ئەوەی دیکەین لە پێناو خوایە دوا داواکاری تۆ لە خێرخوازان کاک محەممەد تەها داواکاری بە ڕێستا لە خەڵکی خوا داوا لە خێرخوازان دەکەم شتێک لە خۆیان زیاتریان هەیە داوا لە خێرخوازان دەکەم با پێتان بڵم ئەو دنیاە هەمومان ئەگەر بین تەماشا و دنیاەکەین کاتیە هەمومان ئەوانەی کە بەشی خۆیان لە ژیاندا هەیە بابێن ئەوەی کە ناڵم هەمووی بەخشن ناوانەی کە زیادە بەڵام بەلانی کەمەوە بتوان زەکات لە ماڵەکەیان دەربکەن ئەگەر بێت و زەکات لە ماڵەکەیان دەربکەن و بیکەن بیدەن بە ماڵێکی مستحق بە دڵنیایە و هیچ هەژارێک نامێنێ وە داوا لە هەموو کارە ئەوانەی کە کاری خێرخوازی دەکەن و کەمپینیان هەیە وا بکەن لە شار و شارۆچکەکان یەک تیم کار بکەن بۆی بتوان ناوی دووبارە جارێکی تر دووبارە نەبێتەوە لەنا ئەو کەمپیناندا چونکە من نمونەی زیندومان هەیە خەڵک هەبووە هاتووە لە لای ئێمە وەریگرتووە لە لای تر وەریگرتووە بۆ نمە هەر لە ڕانی ئێستا نزیکەی 5-6 ڕێخەری کەمپین هەنا لە 3-4 شوێن وەریگرتووە وەرن بە ئێمە هەموو ڕێکخراوەکان یەخین ناوەکان یەخین بزانین چی ئەوانەی کە زۆر مستحقن بۆ هاوکاریان بکەین و هەموو ئەو کەسانی کە نەدارن و هەژارن پێکەوە بتوانین هاوکاریان بکەین و بتوانین سفرەکانیان بۆ ڕابزینەوە وەکو سفرەکانی خۆمان بەڵێ دەستان خۆش بێ سپاس دەکەم کاک سامان من ئەمێ شتێک بیری تۆ بخەمەوە ڕاستە کەناڵەکەی ئێمە حەزبیە بەڵام قسەیەکە کرێت کە بەڕێز جێگری سەرۆکی حکوومەت قوبات تاڵەبانی بەڵێنێکی بە ئێوە داوە بەڵێنەکە گەیشت بەچی زۆرێک لە خاوەن پێداویستی تایبەتەکان کە مەندامەکان لەسەر ئەو بەڵێنە چاوەڕوانیان هەیە هیچ کاردانەوەیەکی کردداری لێکەوتۆتەوە ڕاشکاو زۆر بە ڕاشکاوی کاقوبات دوو بەڵێنیا بە من یەکەم دابینکردنی 1000 کورسی کەمەندامی بوو کە ئێستا 750 مادابش کردووە و بەڵێنی 1000 یەکەی نیشەجێبوون بوو جا ئەم بەڵێنی 1000 یەکەی نیشەجێبوونە دەنگانەوەیکی زۆریە لە سوۆسیال میدیا چ بە چاک چ بەخراپ وتیان ڕاست لەگەڵ هیچ مجاملەی کورسات ناکەم و هیچ مجاملەی کاقوباتیش ناکەم و هیچ کەسێکیش دوا پەیامی کاقوبات کە دوێنێ بۆی نردوم دوێنێ شەو بەڵێ پێمە سێ جار لەسەر یەک بەڵێن دووبات دەکاتەوە کە ئەڵێ بەڵێن بێت بەڵێنم داوە بەڵێنەکەی خۆم جێبەجێ ئەەکەم کە شارێکی نیشتەجێبوونی هەزاریەکەی زیاتر بۆ کەمەدامان دروست بکەم ئێمە زەویەکەمان وەرگرتووە و زەویەکەشمان ڕادەستکراوە بەڵام کە سەرۆکی شارەوانی گۆڕا کێشەیەکی یاسایی پسکۆلەمان هەیە خاتوی لەیلا عومەر وەکو سەرۆکی شارەوانی بە سەرپەرشتی جەنابی کاقوبات بەتەمان ئەو کێشەمان بۆ حەڵکەن بە زووترین کە زەویەکی شایستەمان پێ بدرێ و ئێمە بەردی بناغی دابنین و ئەپەیامەکەشم پێەیە و من شانازی ئەەکەم ئەو کەسەی کە ئەو بەڵێنەی دوێنێژ تازەی کردێتەوە سێ جار لەسەرێک ئەو بەڵێنایەتەوە بە من یەکەم کوڕی مام جەلالە دووهەم کاقوبات جێگری سەرۆکی حکوومەتە باشە سێهەم کچەزای برای مەحمەدە ئەگەر ئەو لە بەڵێنەکانی خۆی پاشگەز بێتەوە خۆ منیش وەکو سەرۆکی کەمەندامان تەنها پەیامەکەم ڕاگەانەوە بەڵام من دڵنیای کەمەندامانەکەم ئەوە بەڵێنەکەیەتی کە دوێنێ زانوێتی من تۆزێنی گەرانم لەوەی کە شتەکەم تۆزێ دواکەوتووە ئەوە بەردی بناغەکەم دانایە سێ جار لەسەرێک ئەڵێ من وەکو قوبات بەڵێنماوە بە کەمەندامان ئەو هەزارەکەی بە زووتین هیوادارم کاقوبات ئەو بەڵێنتا بۆ جێبەجێ زۆر بە کورتی حاکم دواسەرنجمە ئەواتەی خوای پەروەردگارەوە تەعاون على البر والتقوى با ئێمە لەسەر چاکە لەسەر چاک ئیحسان لەسەر هاوکاریکردنی هەژاران دەست دەست و قۆل لە خوای پەروەردگار بە هەمومان نەتوانین ماڵێک ئاوادام بکەینەوە بە هەموو ئەوانەی کە خێرخوازن ئەوانەی خوای گەورە ماڵێکی پێداون دەتوانین بەڕاستی دەست دەست و خۆل لە خوای پەروەردگار ئەو ماڵانی کە تۆمار کراون بێن هاوکاریان بکەین کازانە ئێمە ماڵانێکی زۆر بێشمارمان تۆمار کردوون شتێک نییە بەدەستیان هیچیان بەدەستەوە نیە چاوەڕێی ڕەحمی خوای پەروەردگار و کۆتایی ئەمانجی ڕەمەزانن سەدەقە و زەکاتیان بگاتێ داواتان لێ دەکەم
دەوڵەمەندەکانی شارۆچکە و شارۆچکان و هەروە شاری سلێمانی ئەم شەو بەدەنگمانەوە بێن بۆی بتوانین معاناتی خەڵک بەڕاستی چارەسەر بکەین بۆ دەمەوێت زۆر سپاسی گەنجانی دەرەوە بکەم کاکزانە کە بڕبڕی پشتی هاوکاری پرۆژەکەمانن و خی گەورە پاداشتیان بات زۆر هاوکارمان دەکەن بە تایبەتی گەنجانی بەریتانیا کە شەو و ڕۆژ ئەوەی کە پای دەکەن نیوەی بەشەکان لەگەڵ هەژارانی کوردستانە خی گەورە پاداشتی تۆش باتە کاکزانە دەستی مادووبوونی دەکوشین و بەردەوام محمد سپاس بۆ حاکم محمد محەممەد ئەمین خێرخواست و سپاس بۆ کاک سامان حوسێن هەم خێرخواست هەم سکرتێریشی کەمەندامان سپاس بۆ کاک محەممەد تەها خێرخواست سپاس بۆ ئێوەی عزیز داواکارم هەموو ئەوانەی کە شتێک لە سفری خۆیان زیادە هەمیش ئەوانەی کە شتێک لە سفری خۆیان زیادە زیاتر مهرەبانترن ئەم بەرنمەیە بۆ ئەوە بوو کە نیشانی بدەین بەبیری بێنینەوە بەبیر خۆشمی بهێنەوە بەبیر هەموو کەسێکی بهێنینەوە کە ئێمە خەڵکانێکێ لەو دی و حوشەکەی خۆمان ڕەنگە زۆر بە نەهامەتی دژی و لە ڕەنگەکە تێپەڕیەوە تا بە نەهامەتی ئەژی بۆیە بە هەمومان لەمانجی ڕەمەزانە لەبەر ڕەزامەندی خوای گەورە کە دوجار ئەوەی کە عزەتی نەفسمان پێبەخشێەوە ئەوەی کە بۆمانە منێتەوە تەنها ڕەزامەندی خوای گەورەیە بتوانین وجدانی خۆمان ئاسوود دەکەین و خوای گەورە ڕەزامەندکەی لەسەر خۆمان یارمەتی هەژاران بدەین بۆ بەرنامەیەش پامێک بێ بۆ ئەوە سوپاسی هەموو خێرخوازانەشەکەین کە یارمەتی کەمپینەکانە دەن لە دهۆکەوە لە هەولێرەوە لە هەڵەبجەوە لە ڕاپەڕینەوە لە گەرمیانەوە لە سلێمانیەوە لە هەر شوێنێک خوای گەورە پشتیوانی ئێوەش بێ ئێمە لەگەڵ هاوکارەکانم سوپاسیانەکەم بەرنامەی ڕەهەنمان پێشکەشکردن ئێوەش هەموو لایەکتان ئەمانەتی خوای